خوای پەروەردگار باسی سەیدنا موسا و خضرمان بۆکە عليه السلام. سەیدنا موسا داوای شەرتێکی لێکە شوێنت دەکەوم على أن تعلمني مما علمت رشدا. تعلمني تۆ فێرم کەی، ئەمە دیارە فعل و فاعل و مفعول بهەکە یاءەکەی مفعول بهە. تعلمني مما علمت رشدا. علمت مبني للمجهولة بو چونکە ئەم تعلیمەی ئەو کەسی تر نایزانێ. ئەم تعلیمە علمێکی تایبەتی شاراوەیە، لەم علمە ئەمەوێ فێرم کەی. باش، ئەم دوو پیاوە بە ڕێزە ڕۆیشتن و چوونە، هەمومان نەزانین قسەکە لە سوورەی کەهفایە، سێ حادیسەیان بەسەردێ. یەکەم بەلەمەکەی ئەو لەوحێک دەرەهێنێ، تەختەیەکیان دەرەهێنێ کونیەکە. سەیدنا موسا هاواری لێ هەڵەستەیە فەرمووی ئەخرەقتەها لتغرق أهلها لقد جئت شيئا نكرا شيئا إمرا. بۆ لەوحەکە دەرەنە ئەوانە بە پیاوەتی خۆیان پەڕاندویانینەتەوە، بەڵام دوایی بۆی شەرحەکاتەوە، ئەم نازانێ. ئەمجا سبحان الله سەیریکە. سەیدنا موسا خۆی بیری چۆتەوە، کاکە گیان تۆ مناڵێکی ساوای بچووک بووی، خستویانە سندوقێک و فڕیان دایتە نیلەوە نەخنکای. ئەم گەورە پیاوانە بۆ چیە خنچیان بەوەی کە تەنها لەوحێک دەرهاتوە؟ تۆ چزانی حیکمەتی ئەمە چییە؟ ئەوە هاتەوە ڕێگات. زۆر شت لەوەی کە دێتەوە ڕێگامان هەر ئەوەی کە نکوڵی لەکەین ئێستا ئەوەی کە پێشتر خۆمان کردومان. لێرەشا بامان شێوە ئەخرەقتەها لتغرق أهلها لقد جئت شيئا إمرا. باش، گەیشتن بە مناڵێک و کوشتی. أقتلت نفسا زكية بغير نفس لقد جئت شيئا نكرا. ئەمجارە بە قووەتت جوح بەڕاستی شتێکی زۆر گەورەت کرد. باشە، هەر ئەوەی بیرچێتەوە خۆی فەوەکەزەه موسا فقضى عليه. بۆ کەسێکی لە کابرای قبتیدا یەکسەر کوشتی. هەرهاتۆتەوە ڕێگای خۆی، ڕۆیشتن گەیشتنە جێدارێک، دیوارە خەریکە خواروەتەوە کەوێ داوای نانیان لە خەڵکەکە کردیان وڵا ناتان دەین. ئەمیش دیوارەکەی بینی، خضر دیوارەکەی بینی، کەوتە چاکردنەوەی. ئێوەتی باشە ئەگەر بتوێ خواردنیان لێ داوا بکەین، یان تۆ دیواریان بۆچی بۆ چاکەکەیتەوە کە ئەوانە ئەوەندە خراپ بوون لەگەڵمانە؟ تمام. سيدنا خضر فرمي هذا فراق بيني وبينك، سأنبئك بتأويل ما لم تستطع عليه صبرا. أو كانت تواني صبري لسر بقري وأبو الشرح كمو. أما السفينة فكانت لمساكين يعملون في البحر ووراءهم ملك يأخذ كل سفينة غصبا. لبرای مەلیکێک دێ هەرچی سەفینە هەرچی بەلەمیان هەیە بەلەمەکانیان کۆکاتەوە، بەڵام ئەمە کە ئەبینێ بەلەمەکە تەختەیەکی نوقسانە پەلەیان ناڵێنە دەلێگەڕێنەوە لێگەڕن، کەوابوو ئەمە بۆم هێشتنەوە، من پیاوەتیم لەگەڵ کردوون. ئەنجا خوای گەورە فەرمێ فەرمێ هەر لە ئایەتەکەیە فەرمێ فأراد ربك، خوا ویستی وابێ. ئەمە الغولام بۆ مناڵەکە لێرە بۆ سەفینەکە سەیدنا خضر فەرمێ فأردت أن أعيبها، من ويستم كونيشي تيبكم عيبداري بكم بلمك بوي نيبان. دعاية فرمي وما فعلته من أمري، من لخوم وأميشم نكرد. أوش هر فرماني خواهي بلام ليرة ناشي خواهي پروردگار شتك نقصانك، ناشي كونيتيك، ناشي أهوى مظهري خلقك وديارك وخرابيك، خواهي قبر أوناك. بو غلامك فكان أبواه يتيمين فكان أبواه صالحين فخشينا أن يرهقهما طغيانا وكفرا. بو ديواركش بهمان شوى كان لغلامين يتيمين فأراد ربك أن يبلغ أشدهما ويستخرج كنزهما. أما هميان فاعل كيتيايا بلا فأردت أن أعيبها لبروي باسي عيب نقصان كردنا بشيء مبني للمجهول ناويتي.